زانیاری نوێ لەسەر دابەشکردنی موچە و چوونەوەی شاندەکەی هەرێم بۆ بەغدا ئاشکرا کرا. بڕیارە سبەینێ دووشەمە شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکات و لەسەر پرسی موچە و بودجە و بابەتی نەوت لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق کۆب بێتەوە. هونەر جەمال وتەبێژی وەزارەتی دارایی و ئابووری هەرێم بە میدیاکانی ڕاگەیاند شاندی هەرێمی کوردستان و محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق چەند بابەتێکی گرنگ باس دەکەن لە نێویاندا موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و هەمواری یاسای بودجە و نەوتی هەرێمی کوردستان. ئەوەش ئاشکرا کراوە کە شاندەکەی هەرێم بە سەرۆکایەتی ئاوات شێخ جەناب وەزیری دارایی و ئابووری و ئەندامەتی ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دەبێت. ئەم سەردانەی شاندی هەرێم لە کاتێکدایە ئەمڕۆ 26 تشرینی دووەمە چەند ڕۆژێکی کەبی ماوە بۆ سەری مانگ و دابەشکردنی موچە. ئەگەر بەم میکانیزمە بودجە ڕەوانی هەرێم بکرێت پێدەچێت هاوشێوەی مانگەکانی پێش و موچە دوا بکەوێت.